This one was dyed with ئەم دانەیەش بە هەمان شێوە بە ڕۆکێکی ڕەنگشین ڕەنگکراوە، بەڵام بە شێوێکی زۆر کاڵ. پاشاندا بە توێکڵی پیاز بە توێکڵێکی پیازی زەر کە ئەم چاپە زەردە جوانەی لێ دەرچووە. ئێمی هینمن نەخشەکێشێکی جلو بەرگاواتە دیزاینەرە بنکەی لە ڤێرجینیایە کە لە چکتەنها لە کەرەستە سروشتیەکان دروست دەکات وە گوێز، ڕەگ، گەڵا، توێکڵی پیاز. هەروەها لە کێڵگە بچووکەکەی خۆیدا لە نزیک واشنتنەوە دار و درەخت و گوڵیش دەڕوێنێت. There are flowers that are known to have گوڵ هەیە کە ناسراوە بە تایبەتمەندێتی بۆ بۆیەکردن کە بەڕاستی چەندین سەدەیە وەک بۆیە سروشتی بەکار هاتووە. هەندێک لەو گوڵانەی کە من دەیانڕێنم لە جۆرەی ماریا گۆڵدن لەم ناوچەیەدا زۆر بە جوانی گەشە دەکەن و زۆر دڵڕفێنن. ڕەنگی زەرد و پرتەقاڵی جوان و تەنانەت هەندێک جار ڕەشیش. هەنمن دەڵێت بۆ دروستکردنی یەک لەچکەسەر 1 تا 2 هەفتە دەخایەنێت. هەر یەکێک لە داهێنانەکانی بە شێوەیەکی سەرنجڕاکێشە ڕازانۆتەوە، مەرامێکی ئارامبەخشیشیان هەیە کە ستایشی هەندمانە بۆ ئاراستەی زۆر سەختی ژیانی خۆی. لە ساڵی 2009دا تەنیا دوای لەدایکبوونی منداڵێکی دەرکەوت کە قۆناغی سێیەمی شێرپەنجەی مەمکی هەیە. هەندمەند دەست بەجێ لە زانکۆی جۆن هاپکنز دەستی بە چارەسەر کرد. And what was interesting ئەوەی سەرنجڕاکێش بوو لە پلانی چارەسەریدا ئەوان تەواو جیاواز بوون لەوەی کە لە بنەڕەتدا پزیشکێک بۆی کردم. ئەوەی سەرەتا بینیم کە چاوی بۆ زۆر شت کردمەوە. چارەسەری کیمۆ، چارەسەری تشکی، بڕینەوەی هەردوو مەمکی، نەشتەرگەری دروستکردنەوەی مەمک و چونکە هەندمەند لە گروپێکی پڕ مەترسیداریشدا بوو، نەشتەرگەری دەرهێنانی هێلکەدانیشی بۆ کرا. لە ماوەی چارەسەرە درێژخایەنەکەیدا قژی هەڵوەری، بەڵام حەزی بۆ لەچکەسەر بەهێزتر بوو کە بە بەستێکی تەواو نوێی بۆ خەڵقاند. دەستم کرد بە هەڵدان بۆ لەسەرکردنی لەچکی جیاواز و دانانی بارۆکە و بۆم دەرکەوت کە بژاردەکانی بازار چەندە خراببوون. هەروەها تا چەند بارۆکەکان گەرم و ناڕەحەتن. کۆمەڵی ئەمریکن سۆسایتی ئۆف کلینیکەل ئۆنکۆلۆجی دوو بڕەپارەیان پێبەخشی بوو ئەوەی لەچکەسەری دیزایانی خۆی دروست بکات کە لە سەدا 5 هەموو فرۆشتنێکی ئەدرێتە دەستگای Facing Our Risk of Cancer Empowered یاخۆت فۆرس، ڕێکخراوێکە کە سەرچاوەکانی دارایی بۆ شێرپەنجەی مەمک و هێلکەدان دابین دەکات. هەندمەندان بەوە دادەنێت بیرکردنەوە لە منداڵەکانی، هەروەها ئەو ژنانی تریش کە تووشی شێرپەنجە بوون یارمەتی داوە لە بەڕێنگاربوونەوەی نەخۆشیەکە. I owe it to my daughters and I want them to see من قەرزداری کچەکانی خۆمم. دەمەوێ ببینن کە چۆن لە شتێکی زۆر سەختەوە هەڵدەستیتەوە و دەتوانیت بەسەریدا زاڵ بیت. هەندمەند لە سەرانسەری ئەمریکادا کڕیاری دڵسۆزی زۆریشی هەیە. ژیرانە نییە ئەمە بڵێم، بەڵام من پێم وایە ئەو بە توشبوونی بە شێرپەنجە کەسێکی زۆر باشتری لێ دەرچوو. ئەو جەنگاوەرە. هەندمەند پلانی هەیە ستۆدیۆیەکی بچووک بکاتەوە کە تیایدا ژنان بتوانن فێری کارکردن بە کەرەستە سروشتیەکان ببن. دواتریش لە کۆتایی ئەم ساڵدا هەندمەند خوازیارە لە دروستکردنی لەچکەوە بۆ کۆکراوەیەک لە پۆشاک و جلی و بەرگی دیزاینی خۆی هەبێت.